چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوولەی تەنیشتێ دایگرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. بەناو یادی خوا سلااو لە هاوڕێیان و ئازیزان. هیوام ساخی و سەلامەتی ئێوەیە. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت دیسانەوە هاتمەوە خزمەت ئێوە بۆ ناساندنی وێبسایتێکی تر کە ئێوە ئەتوانن لەم وێبسایتەی سێ ئەرزی دیجیتال بەدەست بهێنن یاخود هەمان دراوی ئەلکتڕۆنی بەدەست بهێنن. هاوڕێیان ناوی ئەم وێبسایتە کلوتفاوسێتە. هەروەکو گوتم ئێوە ئەتوانن بێ بەرامبەر لەم وێبسایتەی دراوە ئەلکتڕۆنیەکان بەدەست بهێنن. هەروەکو لێرانە هاوڕێیان لە خوارەوە ئاماژە پێکراوە کە ئێوە هەر 45 دقە جارێک ئەتوانن لەم وێبسایتەی دراوی ئەلکتڕۆنی بەدەست بهێنن. بەڕێزم ئەگەر تو یەکەم جارە ئەو چەنێلەیە بینی، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هەفتانە 2 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تۆ ئەتوانی بێ بەرامبەر دراوە ئەلکتڕۆنیەکان وەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنی. بۆ ئەوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەی کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکە، زەنگوولەی تەنیشتێ چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە. بەڵێ هاوڕێیان بۆ ئەوەی ڤیدیۆکەی زۆر درێژ نەکەمەوە، بۆ باشاریکردن لەم وێبسایتەی من لینکێکم لە ژێر ئەم ڤیدیۆی داناوە لە دیسکریپشنی یوتیوب. کاتێک ئێوە کلیک لەسەر لینکەکە یەکەن دێنە و سەوحەیە. بۆ ناونووسین لەم وێبسایتەی هاوڕێیان ئەچنە سەر بەشی سایناپ. لێرانە کاتێک کلیک لەسەر سایناپ یەکەی دەیتە و سەوحەیە. لە بوشایی یەکەمە هاوڕێیان ناوێکە نووسی، یوزەرنەیمێکە نووسی. لە بوشایی دووەمە هەر یوزەرنەیمێک بێت. لێرانە ئیمەیلێکە نووسی واتە جیمەیلێک، جیمەیلەکە یەخود بێ هاوڕێیان، چونکە دواتر بوو ئەوەی کە تۆ بتوێ پارەکەی ڕابکێشی بۆ ئەوەی کێشەت بوو دروست نەبێت. لە بوشایی سێەمە وشەیەکی نهێنی یاخود هەمان پاسوێردە نووسی. وشەی نهێنی با لە حروفی گەورە و گچکەی کەپیتال و سمول پێک هات بێ هاوڕێیان. وەروەها لە بوشایی پێنجەمە هەمان وشەی نهێنی دووبارە ئەەکەیتەوە و دواتر ئایمنۆت ڕۆبات ئەم بوشاییەی پڕەکەی و لەسەر ڕجێستر ناو کلیکەکەی. بەڵام چونکە من پێشتر ناونووسینم کردووە، من یەکسەر ئەچمە ناو ئەکاونتی خۆم لەم وێبسایتەی کلیک لەسەر ساینینەکەم. لێرانە ئەو ناوەی کە دایتمە ئەم وێبسایتە وەروەها وشە نهێنیەکەمە نووسم. لێرانە ئایمنۆت ڕۆبات، داوای ترافیکیەکە ڤێریفایەکەم و لەسەر لاگین کلیکەکەم. بەڵێ هاوڕێیان هەروەکو ئەبینن ئێستا من هاتمە ناو ئەکاونتی خۆم لەم وێبسایتەی. هەروەکو گوتم ئێوە لەم وێبسایتەی ئەتوانن هەر 45 دقە جارێک دراوە ئەلکتڕۆنیەکان بەدەست بهێنن کە بیتکۆین، لایتکۆین و هەروەها دۆجکۆینە. ئێتریومی هاوڕێیان لەم وێبسایتە هەیە، بەڵام جارێ ناتوانێت ئێتریوم بەدەست بهێنی. تەنها تو ئەتوانی جارێ ئەو سێ دراوە ئەلکتڕۆنیای بەدەست بهێنی. بۆ بەدەستهێنانی دراوە ئەلکتڕۆنیەکان هاوڕێیان ئەچیتە سەر بەشی فاوسێت. لەسەرەوە هەروەکو ئەبینن کاتێک کلیک لەسەر فاوسێتی یەکەی، لێرانە هەروەکو ئەبینن هاوڕێیان هەر ئەرزێکی دیجیتال کە ئەتوێ کلیک لەسەر یەکەی و دواتر لێرانە کالێکتەکەی. کاتێکە کالێکتت کرد ئایمنۆت ڕۆبات، تراکتۆر، ڤێریفایەکەی. بەڵێ هاوڕێیان هەروەکو ئەبینن لێرانە 49 ساتوشیم بەدەستهێنا، 49 ساتوشی بیتکۆین و پاش 45 دقەی تر هەروەکو لێرانە هاوڕێیان دیارە پاش 45 دقەی تر تو ئەتوانی بێی هەر ئەرزێکی دیجیتال کە ئەتوێ دیسانەوە لێرانە کلایمی بکەی و ئەرزە دیجیتالیەکەی بەدەست بهێنی یاخود هەمان دراوە ئەلکتڕۆنیەکەی بەدەست بهێنی هاوڕێیان.
باشێکی تر هاوڕێیان بۆ ڕاکێشانی پارە لەم وێبسایتەی کاتێک کلیک لەسەر دراویەکەی لێرانە دەیتا و سەفحەیە هەروەکوای بینن لێرانە 49 ساتوشین بەدەستێنا کە زۆر باشە هاوڕێیان 49 ساتوشی لە ماوەی 45 دقەیە زۆر باشە هەروەکو ئاگاداریشن ئێستا بیتکۆین و هەموو دراوە ئەلکتڕۆنیەکان نرخەکەیان زۆر بەرز بوویتەوە بۆ ڕاکێشانی پارە لەم وێبسایتەی هاوڕێیان پێشەوەی بینە سەرەوە بەشەی بە بەشێکی تر بۆیەوە شەرح بکەم چونکە پێویستیتان پێبی بۆ ڕاکێشانی پارە یەکەم جار تەبی تۆ بچیتە سەر بەشی سێتینگ لێران هاوڕان کاتێک کلیک لەسەر سێتینگیەکەی لێرانە تەبی لە بەشی سێتینگ والێتەکەت بینی لێرانە دانەی بۆ ئەوەی هاوڕان لە کاتی ڕاکێشانی پارە تۆ بە ئاسانی بتوانی پارەکەت ڕابکێشی تا والێتەکەت نەدەیتە ئەم وێبسایتەی ناتوانی پارەکەت ڕابکێشی من لینکی بەشاریکردن لە حساب بانکی بلوکچینیش لە ژێرەم ڤیدیۆی دانێم لە دیسکریپشنی یوتیوب و هەروەها دۆچکۆینیش ئەگەر بتانوێ من ئەدرسی دۆچکۆینیش لە ژێرەم ڤیدیۆی دانێم حساب بانکی دۆچکۆین بۆ ئەوەی کاتێکە بتانەوێت دۆچکۆینەکانتان لەم وێبسایتەی ڕابکێشن ئێوە بە ئاسانی والێتی دۆچکۆینتان هەبێ یاخود تامن حساب بانکی دۆچکۆینتان هەبێ بۆ ئەوەی هەر کاتێ بتانەوێت پارەکە ڕابکێشن کێشاتان بوو دروست نەبێت لایتکۆینی شاوڕان والێتی لایتکۆین هەمان بلوکچینە کە ئەتوانی بوو لایتکۆینیش بە کار بهێنی بەڵێ کاتێکا و کارەنەتەنجامدا لەسەر ئەپدەیت والێت کلیکەکەی و دواتر والێتەکەت لەناو ئەو وێبسایتەی خەز نەبێ اینجا ئەچیتە سەروی دراو کاتێکە کلیک لەسەر دراویت کرد لێرانە بوو نمونە بیتکۆینت هەیە کلیک لەسەر بیتکۆینیەکەی کە ئەتوێ ڕابکێشی لێرانە عەدەدی بیتکۆینەکەی نوویسی کە چەند ساتوشیت بەدەستێناوە مینیموم ویدراو لەو وێبسایتەی 10,000 ساتوشیە کاتێکە گەشتیە 10,000 ساتوشی ئەتوانی بیتکۆینەکەت ڕابکێشی لەم وێبسایتەی سەر ئەو ئایکۆنە کەسکەی کلیکەکەی و لە ماوەی 24 سەعاتە ئەو ڕێژە بیتکۆینە یاخود هەر دراوەکی تر دێتە ناو والێتی تو بەشێکی تر بەشی ڕێفرالە کاتێک کلیک لەسەر ڕێفرالیەکەی لێرانە لینکێکتە دەتێ هاوڕان کاتێک کە هاوڕێت دێ بە لینکی تو ناونووسین لەم وێبسایتەیەکە و هەرچەند کە ئەو بەدەست دێنی نەک لە دراوی ئەو کەسێکم بکرێتەوە بەڵام وەکو پاداشم وێبسایتە 120 پاداش دەدەتێم بەڵێ ئازیزان کارکردن لەم وێبسایتەی تەنها لە بەشی فاوسێتە کە بۆ ئێوەم شەرح کرد کە ئێوە هەر 45 دقە جارێک ئەتوانن بێن سێ ئەرزی دیجیتال یاخود هەمان دراوی ئەلکتڕۆنی لەم وێبسایتەی بەدەست بهێنن پێم وایە شتە گرنگەکان لەناو ئەو وێبسایتە بۆ ئێوەم باس کرد هاوڕێیان هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێت و بەشداری لەم وێبسایتەش بکەن کە ئەتوانم بێ بەرامبەر دراوی ئەلکتڕۆنی بەدەست بهێنن هەر ڕەخنە کامێن پرسیارێکە بوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوب بووم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر و هەروەها فێرکاریەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ